پارتی و یەکێتی لە نێوان پشتگیری و دژایەتی ئێران. ئەو کاتەی براکان لە دەرەوەش براکوژیان دەست پێ کرد. سەلاح ڕەشید لە کتێبی شەڕی ناوخۆی کورددا دەڵێت لە شەڕی بەرفراوانی سوپای ئێران بۆ سەر هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران خەریک بوو شەڕەکە دەبوو بە جیهاد دژ بە کوردە کافرەکان. یەکێتیش بۆ پشتیوانیکردنی کوردانی ئێران بەر ئەو شاڵاوە کەوتبوو. لە 4 نۆی ساڵی 1970دا هەریەک لە یەکێتی حسک حەدەکە کۆبنەوەیان کرد و پشتگیری تەواوی خۆیان بۆ خەباتی کوردی ئێران ڕاگەیاند. دوای شەڕی پارتی و سوپای ئێران دژ بە کوردی ئێران هەموو هێزە کوردیەکان هەڵوێستیان وەرگرت و شەڕیان کرد و بە زمانی زبر باسی پارتیان کرد. لە ساڵی 1970 بڵاوکراوەیەکیان دەرکرد لە ژێر ناوی خیانەتەکانی قیادە موەقەتە. لەو بڵاوکراوانەدا هاتووە کە چەکدارانی پارتی بە هاوکاری ژاندرمەکانی ئێران بەگشت پێشمەرگەدا چوون و لە شنۆ تەقەیان لە خۆپیشاندەران کرد و 6 کەسیان شەهید کرد. و لە ناوچەی ورمێ بە هاوکاری ئیدریس بارزانی نزیکەی 1000 ماڵە جووتیاریان دەربەدەر کردن و پەیوەندی نێوان پارتی و ئێران زیاتر لە قاڵبێکی سەربازیدا بوو نەک قاڵبێکی سیاسی. لە ئەنجامی کۆبوونەوەی ئیدریس بارزانی لەگەڵ لێپرسراوانی ئێران لە وەزارەتی بەرگری و گروپەکانی تر بەڵێنیدا کە ڕۆڵێکی گرنگ ببینێت لە هێرشکردنە سەر کوردەکان و ئەوانیش لە بەرامبەر ئەوە پارە و چەکیان بدەنێ و ئاسانکاریان بۆ بکرێت بۆ ئەوەی هەموو ئەو کەسانەی کە ئەیانەوێت لە ئۆردوگای زێوێن مانگانەیان بۆ ببڕدرێتەوە. هەر لەو بارەیەوە عەبدوڵڵا حەسەن زادە دەنووسێت دەڵێت من بە مام جەلالم وت ئێمە هەموو ئەو فیداکاریە دەکەین و ئەو هەموو کوژراوەمان هەیە من پێم ناخۆشە کە هیچ باسییان ناکەین. ئەوە بوو مام جەلال وتی کە ئەوە بۆ ئێمە نییە تاکو باسی بکەین، ئێمە بۆ هاوکاری هاتوین. و ئێمەنیش پێشنیارم کرد کە ناوی ئەو هێزە ناو بنرێت هێزی پشتیوان. ئیتر ئەوانیش ڕازی بوون و هێزەکەی یەکێتی ناونرا هێزی پشتیوان. داخوازی حەدەکە ئەوە بوو کە پارتی هێزە چەکدارەکانی لە کوردستانی ئێران بکشێنێتەوە. بەڵام ئەوانیش بیانووی ئەوەیان دەهێنایەوە کە ئەوان ئاوارەیان لێرەیە و ناڕۆنەوە و وەوتویانە کە یەکێتی دەزەهێنێتە ڕێگەیان. هەرچەندە پارتی هێزێکی زۆری لەسەر بوو کە دەبێت هێزەکانی بکشێنێتەوە، بەڵام تاکو کۆتایی ساڵ شەڕ بەردەوام بوو. لە 4 ساڵی 1982 لە نێوان سەردەشت و پیران شەهردا لەلایەن پێشمەرگەکانی یەکێتی و حەدەکە شەڕێک لەگەڵ سوپای ئێران و قیادە موەقەتە ڕوویدا و لەو شەڕەدا بێ لە کوژراوەکان چەند پێشمەرگەیەکی قیادە موەقەتە بەدیل گیران.